بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. لە خوای گەورە داواکارم تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات. بەڕێزان بۆ هەڵقەیەکی تری ڕێوڕەسمی شارستانی گەیشتینەوە خزمەتتان. تکایە هاوڕێمان بن. ئەم جارە بۆ بابەتی شۆخی لە درێژەی گفتوگووی بینی فەردیە واین لە خزمەتتانە. ئینسان مەوجودێکە حەز لە شادی، تەفریح، کەنین و گەشە ئەکات. حەز ئەکات شەکەتیەکانی بە میێوانی، بە سەیران، بە تەفریح، بە کۆڕی شادی و دانیشتن تەکی دۆستانە و زۆرترین بەش بە وەسیلەی قسەی خۆش و گەپ و گاڵتە بداتە سەر. شۆخی یەکێک لە ڕەفتارە ئیجتیماعیەکانە کە هەموو کەسێک جاروبار تووشی لێ تێت، توخنی ئەکەوێت یا دەستی پێکات. بەڵام هەموو کەسێک شۆخی نازانێ بکات، بۆ یەکانە لە پەندی پێشینیە یەژن و شۆخی کردیانە شەڕ. شۆخی مەکە با قەور نەچووە یا فارسیێژن زشوخی بپەرهیز ئەی باخرەت کە شوخی تۆرا ئابروو میبەرەت. بۆ شۆخی ئابرووی ئینسانەوە بۆ ئەبێ خۆمانی لێلا بدەین. پێشینانێژن ماڵی دنیا یا بۆ غەرەز یا بۆ مەرەز. ئێمە هەمووی ئەو شتانە بە هەزاران زەحمەت کۆیەکەینەوە و خڕیەکەینەوە. ئەگەر ڕۆژێک خۆمانی پێشاد نەکەین، خۆمان لەزەتی لێنەوەین، دۆست و برامانی لەسەر جەم نەکەین و کەنینێک نەخەینە سەر لێوی هەموو لایەکمان، ئەی ئەم زەحمەتە بۆ چییە؟ ئەی کەی لەزەت بووین لە دەستڕەنج و کەی بتوانین خزمەتێک بکەین بە خۆشەویستانمان؟ شادی مەطلوبێکە کە حەز ئەەکەین هەم خۆمان و هەم دۆستانمان تایە مشارکەت بکەین. بکەنین و کەنینەکە لە تەهی دڵۆ وەکو کەنینی مناڵێک هەم بزە ئەسەر لێوی خۆمان بخات و هەم هەر کەسێک کەنینی ئێمەی گووا پێوە کەنینێک لە دەروون یا لەسەر لێویە نەقش بوەسێت. بە هەر حاڵ زندگی ئیجتیماعی جێگەی گفتوگووە، جێگەی احترامە، جێگەی دقەتە، جێگەی نەزمە و هێندێک کات نەزم و دقەت و احترامی زۆر شەکەتی دروستەکات. جێگایلێکە کە زۆرترین دقەت و نەزم و منطقیان واتیا و لە عەواتف کەمێک یا زۆرتر خاڵین ئەتوانین ناونیشانیان بکەین وەکو زندان. زندان جێگەیەکە هەموو شتێک منەزەمە، هەموو کەسێک هاوڕەنگ، هاولیباس، هاودەنگ و یەکۆ لە خەو هەڵەسن و یەکۆ ئەخەون، یەک چت ئەخۆن. بەڵام هەرچەند منەزەم و دەقیقە، هەمووی هەڕەشەکانی ئێمە ئەوەیە کەسێک ئەخرێتە زندان، کەسێک ئەخەینە زندان و هەموو زندانیەک ئارزۆی دەرچوونی لەو نەزم و دقەت و یەکسانیە هەست کە شەکەت ئەکات ڕۆحی بەشەر. لەو لایچۆ کارخانەیەکە سەیارە و وەسایلی تەکنۆلۆژیکی دروستەکەن بە ڕۆبات کارەکەن. ڕۆباتەکان ئەو کارانە ئینسانەکان ئەیکەن بە دقەتێکی زۆرتر، بە بێشەکەتی و بە بێخەتا ئەنجام ئەدەن. وەلێ ئەگەر تماشایان بکەین وەکو محیتی ئینسانی هەواڵی یەکتر ناپرسن، شۆخی ناکەن، سەرکێشی یەکتر ناکەن و دڵیچیان بۆ یەکتری تەنگ ناوێت. و ئەگەر ئینسانەکان ئەو جۆرە چارلی چاپلین نیشانیدا لە فیلمەکەیە وەکو ڕۆبات لە پاڵی یەکاون و بەبێ ئەحساس و یەکۆ منەزەم و دەقیق کار بکەن، شەکەتی واڕوویان تێکات، ئینسان بوونیان لەبیرەچێت. بەشێک لە ئینسان بوون هەواڵی یەکتر پرسین، شۆخیکردن، ئشتراکی عەواتف و هەستەکانیانە پێکەوە کە شۆخی جێگەیەکە بۆ ئەم ئشتراک و بۆ ئەم وتوێژە. لە سیارەیەکە هەموو پێداویستیەکان کۆبوونەسەوە بە نەزم و دقەت یارمەتی سیارەکەکەن بۆ مەقسوود و مەرامێک، جێبەجێکردنی شتێک، ئەرکێک و کارێک. ڕەنگە ئەو سیارە زۆر بە دقەت دروست کرابێت و ئێمە ئەگەر دقەت بکەین لەو سیارە شتانێک مەسرەفەوێت کە ممکنە ئێمە بە هیچیان بزانین. ڕۆن و چەوری و گریسێکە ئەکرێتە ئەو سیارە شاید جزی جەڕومەنگە نەنەوێت. بەڵام ئەگەر ئەو ڕۆن و گریسە لاچوات، هەمووی پێچەکان و جەڕەکان و ئەسپاوەکان
بە هەسویان بە یەکتریا داخەون استکاک پێیاکەن لە بین ئەچن و سیارەکە لە کارەکەوێت. کۆمەلگای ژەگەر وەکو سیارەیەک تماشا بکەین و ئینسانەکان وەکو جەڕومەنگەنەکان کە بە یەکۆ تەعامولەکەن، ئەگەر شۆخی لا بچوات وەکو ئەوەیە ڕۆن و چەوری لە سیارەکە لابووین و ئەو سیارە تووشی گرفت، کێشە، دەنگ و قاڵ و شکان و خراوبوون و لە بینچوونەکەین. بۆیە شۆخی پێویستە بۆ کۆمەلگا، بەڵام ئەشێ بزانین شۆخی وەک خوێیە، وەک ڕۆن و چەوریە بۆ خۆراک. خۆراکی بێخوێ ناخورێ، بەڵام خوێش لە عنازەیەک ڕەت بوو جەرگە بڕێ. یعنی ژیان بە بێشۆخی وشک و قرس و سەختە و بەشک و ناکرێ، بەڵام شۆخی لە ئاستێک تێپەڕی کرد ئیتر ئابڕوو ئەوە و ژیان بەتاڵەکات. شۆخی ئاداب و ئوسولێکی هەست کە ئەگەر بەرچاوی نەکەین وەک خوێی زۆری خۆراککە لە خواردن و ئینسانەکە لە سڵامەتی دوورەکاتەوە. شۆخی بۆ چیەکەین؟ بۆ لاوردنی ئێش، بۆ لاوردنی شەکەتی، بۆ هاتنە بزەیەک سەر لێوان، بۆ شەحنی دووبارە و دەستپێکردنی کار بە هەست و ڕۆحێکی سوکتر و ئامادەتر. بۆ ئەوە کە بگەینەم ئەنجامە ئەبێ ئەو کەسانە شۆخی ئەەکەن چەندین خاڵ بەرچاو بکەن کە باسییانەکەین. یەکەم بزانین شۆخی بۆ نشاتە، من لەگەڵ توا و تۆ لەگەڵ منە شۆخیەکەی، نە من بە تۆ شۆخی و گاڵتە یا تۆ بە من شۆخی و گاڵتە. پێکەوە شۆخی بکەین، نە بە یەکتر، ئەوە لە بەرچاو بکەین. خۆشمان بێت شۆخی بۆ هەر کەسێک ئەبێ تایبەتی ئەو کەسە بێ، زەرفەتی کەسەکە، حاڵەتی ڕۆحی کەسەکە، زەمانێکە ئەو کەسە شۆخی تەکاکەین بەرچاو بکەین، چون زۆر کەس لە زۆر کات و لە زۆر جێگە و لە زۆر حاڵەتێکە تەحمڵ و تااقەتی شۆخی نییە. هەر کەسێک حساسیەتی لێکیە، چتانێک بۆی بڤەز، ئەبێ ئەوانە بزانین و باسییان نەکەین و نەیان خێنە ناوی شۆخی. و ئەگەر باسییان کریا بە پەلە و بە زووترین کار داوای لێبوردن و دەست بە قەرەبوو بکەین. شۆخی باید ئەم نکتەیە تیا بێت کە لەبەر لە شۆخی و لە دوای شۆخی من و متعلقاتی من هیچ ئاسیبێکیان نەدیوێت و بەرانبەری شۆخیەکەیش و متعلقاتی ئەو زوانی فەرهەنگی باوکی دایکی ماڵی دارایی هیچ ئاسیبێکی نەدیوێت. شۆخی ئەشێ سادقانەوێت، نابێت لە شۆخیە ئازاری یەکتر بدەین، درۆ و تۆهمەت بۆ یەکتری دروست بکەین و سەداقەتەکەیش نابێ بێتە هۆی ئەوە دەست بنێنەبانی زامەکان و زەحمەتەکان و کورتی و کەمیەکانی بەرانبەر کە بێتە هۆی ئازاری. خۆشمان بێت لە شۆخیە ممکنە غەیرەز من و تۆ کەسانێکی تریش بێت. شۆخی ئێمە بۆ ئەوە نەوێت یەکتر گەمە پێ بکەین تا کەسێکی تر پێمان بکەنێت. لە شۆخیە عەداڵەت ڕعایەت بکەین و تەکی هەمووی ئەو کەسانەوە کە لە شۆخیەکە بەشدارن شۆخی بکەین. با بزانین شۆخی زۆر شێوازی شەبیهی هەزلە، هەجوە، تانە و تەشەرە. ئەوان هەدەفیان ئازارە، بەڵام خۆشمان بێت شۆخی هەدەفی ئارامش و گەشە و ڕشتە. بە شەباهەتیان شتبایان نەکەین و توخنی ئەوەکان نەکەوین. هۆشمان بێت لە شۆخیە ئینسانێکی کامڵوین کە ئەگەر بەرانبەری شۆخی شتبایەکی کرد، نەزانیەک لێ ڕوودا نەوێتە هۆی دڵگرانی و سەختی، بە ئەغماز و چاوپۆشی تەکیا تەعامل بکەین. چەند نکتەی شەست لە شۆخیە ئەبێ بەرچاوی بکەین. یەکێک ڕاستیەکان نەکەینە شۆخی، شوانە درۆزنە ڕاستی کردە شۆخی و گورگ ڕانەکەی دڕی. خۆشمان بێت شۆخی زۆر کات وەسیلەی ئێبرازی ناڕەحەتی و دڵتەنگیەکانە. دڵتەنگی و ناڕەحەتیەکان ئەو نەتۆخ نەکەینەوە لە شۆخیە کە بەرانبەر ئازار بدات. هۆشمان بێت ئەڵێن هەر شۆخیەک ڕاستیەکوا لە پشتیوە. ڕاستیەکانی پشتی شۆخی ئەگەر تاڵن نەیانێرینە ناوی شۆخی و هۆشمان بێت شۆخی نەبێتە وەسیلەی مەسخەرەکردن بە یەکتر، حقارەت و یەکتری بچووکردنەوە. و ئاخرین خاڵ شۆخی ئینسان سەرخۆش و مەستەکە وەکو مەستبوون لە مادە هۆشبەرەکان و لە ئەلکولا. شۆخی وا مەستمان نەکات کنترۆڵی خۆمان لە دەست بدەین و بە خۆمان یا بەرانبەر ئازارێک بگێنین. وابوو با بزانین لە ڕێوڕسمی شارستانیا ئینسان هەرچەند نەزم و دقت زۆرتر بکات، خستەگی زۆرترەوێ و پێویستی بە شادی و تەفریح و شۆخی زیاترە بێت.
ئەگەر ڕێوڕسمی شۆخی بزانین شارژ و شەحن ئامادەی کاری بەیانین و ئەگەر نەیزانین هەموو شتەکان خراپەکەین. ئومێدەوارم هەموو کات شادی و بزە و کەنین لەسەر لێوانتان بێ. بەخوای گەورەتان دەسپێرین.